وەختی خۆم دیتەوە لە خەستەخانە کەت بووم دەست و چاوەکم نەمابوو. خالید ئەسکەندەر دانیشتووی قەزای سۆرانە، یەکێکە لە بەرکەوتوانی مین و تەقەمەنی و کەم ئەندام بووە. ئەو بەهۆی خراپی بژێوی ژیانی خێزانەکەی ڕووی لەکردنەوەی جیابەهاریەکان کردهبوو. لە بەهاری ساڵی ڕابردوو لە کاتی ڕێوازکردن لە ناوچەی باڵەکایەتی مینی پیاتەقیوەتەوە و چاوێک و دەستێکی لە دەستداوە. خالیدی 21 ساڵ دەڵێ گەرچی چاوێک و دەستێکم لە دەست داوە، بەڵام حکوومەت بەڕەوای نازانێت موچەی کەم ئەندامیم پێ بدات. ئیش نەبوو لێرکوانە بکەم لەگە بایەخۆ چووم لۆ ڕێواسە. وەڵی چووم ئەندەک ڕێواسم کردن چوومەکەن ڕێواسەچی دەستم لۆ برد هەڕاست ئاگام لە خۆنەما ئۆ باڵغامی کەتم هەجا دەستەکم نەمایە چاوەکیشم نەمایە. وەڵی ئەبی ئاگایان لە خۆبی شاخ ئەوە نییە کابراخۆ لەسە کەمەندام کە یعنی ئستا من دیارە دەست و چاوەکم نەمایە و شتەکەش خوای گەورە هینایە بە خێر بێ سەر چاوە زۆر شکرین لەخوای گەورە بە زیادەبی. وەڵی داوامایە حکوومەت معاشەکەم لەوە بڕیتەوە هەر ژێوی ژیانم ئەندەک جلک و بەرگوشتیوە پێ بکڕم ماگانە. بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی هەولێر ئاشکرای دەکات کە زۆرترین ناوچەی پیسبوو بە مین و تەقەمەنی لە پارێزگای هەولێر کەوتۆتە ئیدارەی سۆران. بۆیە پێویستە هاوڵاتیان لە کاتی گەشت و سەیران و چوونیان بۆ جیابەهاریەکان خۆیان بپارێزن و نزیکی چێڵگەمینەکان نەکەونەوە. زیاتر ئەو قوربانیانێک کە دروست دەبن هۆکارەکەی ئەوەیە کە خەڵکی بەنیازی گەشت و سەیران ڕوو لە دەست و دەر و ناوچە شەخاویەکان دەکەن و بەشێکیشان ئەو هاونیشتیمانیانەی کە بە مەبەستی کۆکردنەوەی گژوگیای بەهاری ڕوو لە کوێستانەکان دەکەن. بۆیە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی هەولێر داوا لە هاونیشتیمانیانی خۆشەویست دەکەین لە کاتی گەشت و سەیراندا وریای ئەو شوێنانە بن کە بەمین داچێنراوە. ئەو شوێنانەی کە بەمین داچێنراون لە لای ئێمە وەکو کێڵگەمین تۆمار کراوە هەمویان لە لای تیمەکانی ئێمە تۆمار کراون و نیشانە ڕێژ کراون. لە ماوەی 32 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان نزیکەی 14,000 کەس بوونەتە قوربانی مین و تەقەمەنی. لەو ژمارەیە 3780 کەسیان لە سنووری پارێزگای هەولێرن. تاکو ئێستاش 374 شێڵگەی مین لە سنووری پارێزگای هەولێر ماون و پاک نەکراونەتەوە و مەترسیەکانیان بۆ سەر ژیانی هاوڵاتیان بەردەوامە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.